دۆسیەی کچە 7 ساڵانەکەی شاری هەولێر هێشتان کۆتایی نەهاتووە دوای چەند دانیشتێکی دادگا بەڵام هێشتان تۆمەتباران بە سزای یاسایی خۆیان نەگەیشتون. لە دوایین گۆڕانکاری لە دوێنەوە بە تۆمەتی ناوزڕاندن باوکیە و کچە 7 ساڵانەی لە هەولێر دەستدرێژی کرایە سەر دەستگیر کراوە. پارێزەریە و باوکەش دەڵێت بە مادەی نۆی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن دەستگیر کرا و هەرچەندە بە پێی مادەیە بێت دەبێ باوکی کچەکە بە کەفالە ئازاد بکرێت بەڵام تا ئێستا ئازاد نەکراوە. پارێزەری دۆسیەی قوربانیەکە بە پەیامیشی ڕاگەیاند تا ئێستا لەسەر دۆسیەکە 5 کەس دەستگیر کراوە بەڵام هێشتان دادگا بڕیاری لەسەر دۆسیەی کچەکە نەداوە. دوو کەس سکاڵایان لەسەر کردووە لە پاش ئەوەی کە کاک لوقمان لەمە چەند مانگێک بەردێستا کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەنجامدا لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە باسی ئەوەی کردووە چەند کەسانێک هەنە لە دەرەوەی ئەو کێسە قسەیان لەگە کردووە و تادیدیان کردووە بە قسەی کاک لوقمان. ناوی چەند کەسانە چینەوە ئەو کەسانەش هەستاون بە بەرزکردنەوەی سکاڵا لە دژی کاک لوقمان بەپێی ئەو دوو مادەی 433 و مادەی دوی بەکارهێنانی بە ئامێرە ئەلکترۆنیەکان. ئەو دوو مادەیەش هەردووچان مادەکە بەندکردنە و غەرامەشە، یعنی مادەکانیش هەردووچان قابلی کەفالەن. پێش نیوەڕۆی ڕۆژیەینی چەند چەکدارێک بە جلی هەزەمیەکانەوە لە ماڵەکەی خۆیدا هاوڵاتی لوقمان باوکی قوربانیەکە دەستگیر دەکەن. ئەمە لە کاتێکدایە پێشووتر باوکی کچەکە چەند جارێک ڕایگەیاندووە کە هەڕەشەی لەسەرە. چەندین جار ئەوەشان کردم هەڕەشەشان نەکردم، هەڕەشە کوشتیشم لێکرا، من بەردەوام بوویمە. پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر بەڵام لەسەر دەستگیرکردنی باوکی کچە 7 ساڵانەکە هیچ کامێکیان ئامادە نەبوون قسە بکەن. لە نیسانی ساڵی ڕابردوو کچێکی تەمەن 7 ساڵان لەلایەن چەند کەسێکەوە دەستدرێژی کرایە سەر. لە ماوەی ڕابردووش باوکی کچەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کە دادگا کیسی منداڵەکەی بەڵاڕێدا بردووە. چەند کەسێکی نێو هێزەمیەکانیش تۆمەتبارن بە کەیسەکە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.